بەناوی خوای بەخشندەی میرەوان سڵاوتان لەوێ بەڕێزان پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. تەوەری ئەم جارەمان تایبەت کردووە بە دۆسەی نەوت و چارەنووسی بودجە سەبارەت بە هەرێمی کوردستان و پشکی هەرێم لە بودجەی حکوومەتی ناوەندی. هەڵبەتە چ لەلایەن فەرمانبەرانەوە چ لەلایەن تەواوی خەڵکی هەرێمی کوردستان فۆکەس لەسەر بارودۆخی نێوان هەرێم و ناوەندە لەوەی کە چارەنووسی داهاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە هەنگاوەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەو لیژنانەی پێگەێنرێن ئەو وەفدانەی دەچنە بەغدا و وەڵامەکانی ناوەندیش لە بەرامبەر چارەنووسی بودجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەڵبەتە لە ساڵی 2014ەوە کێشەی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیدا دروست بووە. ئەم کێشانەش قەبارەیان هێندە بچووک نین کە بتوانرێت لە دانیشتێک و دوو دانیشتە چاک بکرێت یاخود بەناردنی وەفدێک دوو وەفد. هەڵبەتە چ هەرێمی کوردستان قسەی خۆی هەیە بۆ ناوەند و ناوەندیش قسەی خۆی هەیە بۆ هەرێمی کوردستان. ئایا چەندێکیان ئەم دوولایەنە قووەی یاساییان پێ بۆ ڕازیکردنی بەرامبەر ئەوانەکەوێتە سەر داهاتوو ئێمە بە چاوی سەربی بینین. هەروەها ئەمێنێتەوە سەرەوەی کە ئایا هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت لە بودجەی نوێدا پشکی هەرێمی کوردستان لەوەی کە تمۆحی هەموو لایەکە لە هەرێمی کوردستان چ بە موچەخۆر چ بە دانیشتوانی گشتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانەوە ئەو پشکە بەدەست بێنەوە لە بودجەی ساڵی 2020 و هەنگاوەکانی پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق چی دەبێت و ئایا تا چەند ئەوان دەتوانن ئەو کارتە فشارە بن بۆ بەدەستێنانی پشکی تەواوەتی هەرێمی کوردستان. ئەشمێنێتەوەی کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند دەستبارە لەگەڵ نوێنەرەکانی کورد لە بەغدا لەوەی کە ئەو کێشانەی کەڵەکە بوون لە نێوان هەرێم و ناوەندە و ئەو کێشە چارەسەر نەکراوانی کە بە درێژایی جیاوازیەکانی نێوان هەرێم و ناوەند دروست بووە تا چەند دەتوانرێت لیژنەکان لەگەڵ نوێنەرانی کورد چارەسەری بکەن. من هیچی تر کات بە پێشەکەکەمەوە ناکوژم. چەند هەواڵێکی ئابووریمان هەیە دوا بە دوای هەواڵە ئابوووریەکان میوانەکەم هەم بە ئێوەی خۆشەویست دەناسێنم هەم شەنوکەوی بابەتەکەش لەگەڵ میوانەکەم دەکەم. یەکەم هەواڵمان لە وەزارەتی کوشتتوکاڵی هەرێمەوەیە بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە هاوردەکردنی تەماتە لە دەرەوەی وڵات بۆ هەرێمی کوردستان قەدەغە دەکرێت و وەزارەتی کوشتتوکاڵیش لە کۆنگرەیەکی ڕۆژنەمانیدا وردەکاری بڕیاری ڕاگرتنەکەی ڕاگەیان. ئەو بڕیارەی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە پێناو بە بازارکردنی بەرهەمی جوتیارانی ناوخۆدایە کە ساڵانێکە جوتیاران ناتوانن بەرهەمەکانیان لە بازارەکاندا بە نرخێک بفرۆشن کە قەرەبووی خەرجیەکانیان بۆ بکاتەوە. هەفتەی ڕابردووش چەند جوتیارێکی هەرێمی کوردستان بڕێکی زۆر بەرهەمی تەماتەیان لەناو برد کە خۆیان بەرهەمیان هێنابوو. ئەوەش بەهۆی ئەوەی هەر سندوقێک لەو بەرهەمە تەنها 1000 دیناری عێراقی بووە لە عەلوەکاندا. پاش سزا گومرگیەکانی چین بۆ سەر بەرهەمەکانی ئەمریکا نرخی نەوتی خاو بە شێوەیەکی بەرچاو دابەزی. پاشەوەی حکوومەتی چین ڕایگەیان بڕی 750 ملیار دۆلار باش دەخاتە سەر کەلوپەلەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان دابەزینێکی بەرچاوی بەخۆوە بینی. بە پێی پێگە بازرگانیەکانی جیهان دەست بەجێ پاش ڕاگەیەندراوەکەی وەزارەتی دەرەوەی چین سەبارەت بە سەپاندنی باج بەسەر کەلوپەلەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان بە ڕێژەی لە 200 دابەزینی بەخۆوە بینیەوە. پێگەی بازرگانی جیهانی بلۆمبێرگ بڵاوی کردەوە پاش نیوەڕۆی ئەمڕۆ نرخی نەوتی خاوی برنت
بەڕێژەی لە سەدا 1.9 دابەزی و نرخی هەر بەرمیلێک لەو بەرهەمە گەیشتە 56.7 دۆلار. لە کاتێکدا بەیانی ئەمڕۆ نرخی 1 بەرمیل نەوتی برند بە 59.92 دۆلار مامەڵەی پێوەکراوە. هاوکات نرخی نەوتی خاوی تەکساسی ڕۆژاوای ئەمریکاش بە ڕێژەی لە سەدا 2.82 دابەزینی بەخۆ بینی و لە کۆتا مامەڵەی ئەم ڕۆژدا نرخی 1 بەرمیل نەوت لەو بەرهەمە گەیشتە 53.79 دۆلار. وەکو کۆتا هەواڵی ئابووریمان سەفین دزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ شەممە لە لێدوانێکیدا بۆ میدیاکاران ڕایگەیان. ئەو ئامادەکاری کراوە بۆ ڕادستکردنی نەوت وەک پێویست نەبووە. دیارە لە ڕووی سیاسیەوە بڕیارەکە دراوە، بەڵام لە ڕووی هونەریەوە ماویەتی. ئەوەشی خستە ڕوو کاتێکیش بڕیار بدرێت ئەو نەوتە ڕادست بکرێت دەبێ ماف و شایستەدارایەکانی ئەو کۆمپانیانە ڕەچاو بکرێت کە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان وەبەرهێنان دەکەن. لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمیشەوە سەفین دزەی وتی موچە و بودجە ساڵانەیە کە ساڵی 2019 لە پەرلەمانی عێراق بڕیار لەسەر بودجەی هەرێمی کوردستان دراوە، ئەوە تا کۆتایی ئەم ساڵ بەردەوام دەبێت. ئاماژەی بەوەش کرد بۆ ساڵی 2020 قسە لەسەرەوە دەکرێتەوە کە جارێکی دیکە پێدانی موچە و بودجە بە هەرێمی کوردستان چۆن دەبێت. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان، لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق شەنوکەوی بابەتی تەوەری ئەم ڕۆمان چارەنووسی پشکی هەرێم لە بودجەی عێراقیدا دەکەین. ماوەسا ئەحمەد، سوپاس بۆ ئامادەبوونتان. پەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆیەوە ماوەسا، ماوەیەکی زۆر کەناڵ پێیان زۆر سوپاس. ماوەیەکی زۆرە نایتە بەرنامەکەمەوە، هەمەوە وەکو گلەیەکیش بێت، هەم حەزیشمە کرد بزان بۆچی لە میدیاکان دەرناکەویت. پلانی خۆمە لە ڕاستیە کە دەرکەوتنی زۆر دیارە زیاتر لێدواندان ڕەنگە شڵەژاویەک دروستکە بۆ فەرمانبەران و واقعی هەرێمی کوردستان. خاڵی دووەم شتێکی تازە نەبووە کە باسی لێەوە بکەم تاوەکو ڕووبکەمە کەناڵەکان. خاڵی سێهەمیان لەوە چێ زیاتر پەنام بردبێتە بەر واڵەکەی خۆم و لە فەیسبوک ئەگەر شتێک زەڕور ببێ بە چەندێڕێک نووسیومە و پەنام نەبردوێتە بەر ڕاگەاندنەکان. ئەوەی پلانمە لەگەڵ سێ کەناڵ ئامادەگیم هەیە، بەس ئەویش مانگی جارێک کە لەگەڵ کەناڵەکەی بەڕێستان مانگانە یەکجار دەرەکەون. دەست خۆش ماوەسا ئەحمەد، پێ خۆشحاڵین هەڵبەتە. سەربەرزمیش لەو هەواڵەی سەفین دزەییەوە دەست پێ یەکەم. سەفین دزەی ئەمڕۆ بۆ میدیاکاران وەکو لە هەواڵەکەیە بۆ خۆت گوێبیسی بووی، چی تێ لەسەر ئەو قسەی سەفین دزەیی؟ گەڕانەوە بۆ بەغدا بە نەزەری ئەوان یاخود ئەوەی لەوە پێشی دیعایانە کرد کە بەغدا مفلیسە، بەغدا پارەی نییە، بەغدا ناتوانێت داخوازیەکانی کورد جێبەجێ بکە، بۆیە ئامادە نەبوون بە هیچ شێوەیە بگەڕێنەوە بۆ بەغدا، یاخود ئامادە نەبوون ڕوبەڕوو بە خۆمیان وتووە کە یەک قەترە نەوتی هەرێمی کوردستان ڕادستی حکوومەتی اتحادی بکەن. ئەمە شکستە بەنسبەت ئەوانەوە، بەڵام من خۆم بۆ خۆم بە شکستی لەوانەیە نەزانم، چکە سیاست فەنی ممکناتە ئەگەر لە مەرحەلەیە کاتوانی بێتیان نەوت ڕادەست نەکەن. لە مەرحەلەی ئێستادا لەبەرەوەی فشارەکانی حکوومەتی اتحادیە ئەو کاتە فشارانەی کە هەیەی بە ناچاری نەوتیان پێ ڕادەست ئەکات، جا ئەوە بە ڕێگەیەکی دیبلۆماسی و فەنیە بە تەفاوز بیکەن گونجاوترە لەوەی کەوا بە ڕێگەیەکی قانونی ئەو بڕیاریان بەسەرا بدرێت. لە بیرمان نەچێ دوو سکاڵای یاسایی هەیە لەسەر هەرێمی کوردستان، یەکیان ڕاستەوخۆیە، یەکیان ناڕاستەوخۆیە. ڕاستەوخۆکە محکەمەی اتحادی لە ساڵی 2012 سکاڵایەکی لە دژی وەزارەتی سامانە سروشتیەکان تۆمار کردووە کە لە 5/8 ئێمە حزوری ئەو جەلسە دادگایە بووین و بە دوواداچوونێکمان کرد کە عادل عەبدولمەهدی تا ئێستا ئامادە نییە وتاری خۆی بە حکمەوەی ئەو وەزیری نەوت بووە لە کابینەی پێشوو، وە لە ئێستادا ڕێژ وزەرایە
تأجیل کرابوو طبعا مانگی پێ بۆ مانگێک پێشەوە بوو تأجیل کرابوو بۆ 5/8 تأجیل کراوە بۆ 16 ئاب بە بڕوای من ئەو مەسیجەیە کە بە هەرێمی وتووە ئەگەر نێنە پێشەوە ئەو شایەتی خۆیەدا ئەوە داوا مباشرەکەیە داوایەکی سکاڵایەکی ناڕاستەوخۆ هەیە ئەو سکاڵایش لە ساڵی 2014ەوە لە سەردەمی کابینەکەی مالیکیە لە دژی تورکیا تۆمار کراوە بە ئەعتیباری ئەوەی چوار ئیتفاقی خەرق کردووە ئیتفاقی ساڵی 1946 ساڵی 1973 ساڵی 1970 و تعدیلی ئەخیری کە ساڵی 2010کە لە ئاخر لقامان لەگەڵ حسێن شارستانیە باسی لەوە کرد کە لە 24/6 2019 شایەتی خۆی داوە لە فەڕەنسا چونکە ئەو سکاڵایە لە محکەمەی نزاعاتی فەڕەنسی کراوە غورفەی تیجارەتی دەولی کە احتیمالە لە کۆتایی ئەم ساڵ یاخود بیدایەتی ساڵی تازە ئەو سکاڵای یەکلا کرێتەوە هەرچەندە دەوڵەتی تورکیا داوای تەجیلکردنی بابەتەکەی کردووە تا ئێستا لە تەفاوزان بۆیە ئەگەر ئەو بڕیارش بدرێ شتی با بڵێن تایبەت بە نەوت کە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕواتە تورکیا بۆیە ئەم مەسیجە گەیشتوتە هەرێمی کوردستان کە بە تەفاوز نەوتەکە تەسلیم کەن باشترە ئەوەی بەڕێز سەفیندزەی باس لەوە کە سیاسیەن بڕیاریان داوە دیارە مەسیجەکە گەیشتووە قەناتیان بەوە کردووە کە ڕێگە چارەی تر بژاردەی تر نییە لە بەردەم هەرێما بەڵام فەنیاتی بابەتەکە ئەوەیە کە جۆری گرێبەستەکانمان جیاوازی هەیە پشتی کۆمپانیاکانمان جیاوازی هەیە تەعامل لەگەڵ کۆمپانیاکان جیاوازی هەیە ئەو گرێبەستانەی کە حکوومەتی هەرێم کردوێتی لەگەڵ کۆمپانیاکانە کە 58 گرێبەستن پێم وایە هی 37 کۆمپانیان لە 30 وڵاتی جیاوازن ئەمانە هەمویان لە محکەمەی نزاعاتی لەندەن پێم وایە تۆمارکراون ئەمە هەر خەرقێک هەر خەلەلێک لە بینی ئەو دوو تەرەفە ڕووبە ئەوە لە محکەمەی نزاعاتی لەندەن سکاڵا تۆمارەکەن تازەترین سکاڵایش کە لە دژی هەرێمی کوردستان تۆمارکراوە ئەو کۆمپانیا هیندیەیە کە لەگەڵ شەریکەکانیان کە لە کوردستان سکاڵایەکیان تۆمار کردووە دەوای $1.5 دۆلارەکەن جگەلەوەی کۆمپانیای داناغاز کە بە دوو مەرحلە جارێک $100 ملیۆن و جارێکیش ملیارێک و 880 ملیار کە لە کۆتاییا بوو بە $1.980 ملیۆن لەسەر هەرێم سابت بووە و ئەو قەرزە کات خۆی کە لە ڕۆژنەفتیان وەرگرت بەشێکی درابووە بەو کۆمپانیای بۆیە مەسئلەی فەنی ئەمە چۆنە و گرێبەستانە ئایا هەرێم نەیتوانی نەوت ڕادەستی و کۆمپانیانە بکە تا چەند ئەندازێ ملزەمە گرفتێکی ئەساسی هەیە کە ئێمە شەفافیت لە هەرێما وجودی نییە لە بەرەوەی شەفافیت وجودی نییە لە هەرێمە بۆیە نازانین ئەسڵی ئەم گرێبەستانە تا چەند ئەندازەیەک هەرێمی پابند کردووە بەم کۆمپانیانەوە سەحبکردن لەم گرێبەستانە با بڵێن تەرەتوبێکی یاسایی ئەکەوێتە سەر ئەو تەرەتوبە یاساییە لە چۆن ئەتوانێت حەلیکە لەوانەیە ئەگەر بتوان لەگەڵ عێراقا تەفاوز بکەن هەر گرفتێک کەوتە نێوان حکوومەتی هەرێمە و کۆمپانیانە ئەگەر عێراق نزاعەکە بگرێتە ئەستۆ ئەوە حلێکی ئەسلەمە بێ بەتایبەتی ئەگەر عێراق لە ناو پەرلەمانەکەی خۆی یان لە پەرلەمانی هەرێمی کوردستان باز لەو عەقدانە بکەن چونکە ئەو عەقدانە کە لە حکوومەتی هەرێما کراوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان کراوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان ئەگەر بیانەوێ حەلیان بابەتە لەوانەیە لە پەرلەمانی کوردستان چونکە نەوت و غاز مڵکی گەلانی عێراق لە مادەی 111 هاتووە بۆیە پەرلەمانی کوردستانە بێ سەرجەمە و گرێبەستانەی پیا تێپەڕ بۆیە پەرلەمانی کوردستان سادەقەی لەسەر بکردایە ئێستا بۆ هەڵوەشانەوەی ئەم گرێبەستانە ئەگەر بتوانرێ و عەقدەکان عەقدێکی ملزەم نەبن یاخود با بڵێن لە ڕووی قانونی حکوومەتی هەرێم تەنەسوڵ بکە تەرەتوبی قانونی لەسەرەکەوێ یا سکاڵاکە لەسەری ساغە بێتەوە ئەوە لەوانەیە پەنابەرن بۆ پەرلەمانی ئیتیحادی ئەو وەختە پەنابەرنە بەر دەستوری حکوومەتی ئیتیحادی لە ڕێگەی دەستور و ئەم گرێبەستانە هەڵوەشێنەوە بەمەرجێ لە هەموو حاڵەتێکە هەرێم دووچاری سکاڵانە بێت چونکە هەرێم تەحملی ئەو هەموو سکاڵا و ئەو هەموو با بڵێن غەراماتە ناکە لە ڕووی فەنیەوە گرێبەستی هەرێم زۆر جیاوازە لە گرێبەستەکانی عێراق ئایا عێراق ئەتوانێت تەبەنی گرێبەستەکانی هەرێم بکە بەوەی کە هەیە چونکە ئەو گرێبەستانی کە لە عێراق کراوە هەمویان گرێبەستی مشارەکەی ئینتاجە
عفو گرێبەستی خزمەت گوزاریە ئەوانەی کە لە هەرێمی کوردستان کراوە هەمووی گرێبەستی مشارەکەی ئینتاج ئەو دوو گرێبەستە دوو گرێبەستی زۆر جیاوازن با بڵێن عێراق زۆر کەم گرێبەستی مشارەکەی ئینتاجی بەشداری لە بەرهەمە چونکە ئەمە کەوتۆتە سەر داهاتی ئەو دەوڵەتە ئێمە ساڵانە لە موازنەی حکوومەتی اتحادیە نزیکەی هەندێک جار لە 15 تاوەکو 20 ملیار دۆلار یا تریلیۆن دینار جولاتی تەراخیص بە بەس حکوومەتی اتحادی بە قەرز و ساڵانە داوێتی هەرێمی کوردستان لەبەرەوەی بە قەرز وەریگرتووە و ناتوانێ بیدا بۆی کراوەتە ئەقساط ئەمەش قەزیەکان جیاوازەکە ئەگەر کۆمپانیاکە خۆی پارەی سەرف کرد بێ دیارە کولفەی هەڵکەندن و بە دواداگەڕان گرانترەکەوێت لەوەی کەوا ئەگەر حکوومەت پارەکەی دابێتە لە ماوەی 1 ساڵدا چونکە تەبیعەتی ئەوە کاتێک کە سەرمایە تەعجیلە بێ نسبەی ئەرباح ئەبێ زیاد بێ هەر لە عالەمی واقعی خۆشمانە کاتێک کەسێک ڕوا بە قسط شتەکڕێ نرخەکەی گرانترە لەوەی کە بە حازرێک کڕێ زۆر باشە شتی زۆر باشە وروژان دەست خۆش بێ ماس ئەحمەد بابینە سەر ئەو سکاڵای کەوتت بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە کە زۆر بەباشی باست کرد بەڵام زیانەکەی چی ئەوەی ئەو سکاڵایی کە لەسەر تورکیا هەیە بەڵێ ئەو سکاڵای کە لەسەر تورکیا کراوە تاوان تورکیا محاولەی کردو هەرێمی کوردستان دووچاری بەشێک لە سکاڵاکە بکات چونکە من وەسەیەکانم لایە بەزێشتا بڵاوم نەکردوونەتەوە نزیکەی 120 لاپەڕەیەکە بن ئەگەر تورکیا ئەم سکاڵایە یەکلا بێتەوە بۆ بەرژەوەندی عێراق تورکیا یەکێک لە فاکتەرەکان ئامادەی دەربڕیوە کە مامەڵەی نەوتی نەکە یا بە بڵێن یەکێک لە مەرجەکانی عێراقەوەیە سەرجەم گرێبەستەکان ئاشکرا بکرێت کە هەرێم لەگەڵ تورکیا کردوێتی و تەڵەبی یەکەمیانە یا تەڵەبی دووەمیانە ئەوەیە کە نەوت لە هەرێم وەرنەگرێ ئیلا لە وەزارەتە ئیتیحادیەکانی حکوومەتی ئیتیحادی نەبێ چونکە لە ئیتفاقەکەی ساڵی 2010 ئەمە ئەوە دووبارە بکەمەوە کە حسێن شەرستانیم بینی من باسی لەوە کرد کە پێشەوەی اتفاقەکە تەواو بێت لە 2000 کۆتایی نۆ وەزیری سەرواتی تەبیعی تورکی بان کردووە بۆ بەغدا لەوێ ئیتفاقیان کردووە دوای ئیتفاقیان کردووە حسێن شەرستانی دیارە کەسێکی دووربین بووە پێشنیاریەوەی کردووە ئەوان لە پەرلەمانی تورکیا ئەم ئیتفاقە بخەنە دەنگدان لە عێراقش حسێن شەرستانی لە پەرلەمانی اتحادی خسوێتێ دەنگدان هەر ئیتفاقێک کە لە دوو پەرلەمانی دوو وڵاتەکە چووە مەجای دەنگدانەوە بێتە وەسیقەیەکی ملزەم بۆ هەردوو وڵاتەکە بۆیە ئەم وەسیقەیە کە تورکیا خەرقی کردووە لەناو وەسیقەکە بە نەسەن هاتووە تا کە سەرچاوە کە نەوتی لێکڕێ وەزارەتی نەوتی ئیتیحادیە بۆیە تورکیا خەرقی اتفاقی کردووە ئەوانیش لە محکەمەی نزاعاتی پاریس سکاڵایان لە دژی تورکیا تۆمار کردو زۆر باشە با بینە سەر وردەکاری بودجەی ساڵی 2020 ماس ئەحمەد حکوومەتی هەرێمی کوردستان ئێوەکو نوێنەری کورد لە پەرلەمانی عێراقن هیچ وەفدێک هاتووە ئێوە ئاگاتان لێ بێت بۆی هەنگاوەکانی پێشوەختە بنێن لەبارەی بودجەی ساڵی نوێوە مەبەست لە نوێنەری هەرێم حکوومەتە یا خەڵک نوێنەری حکوومەت من نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان نین ئێوە نا ئەمەوێ ئەوەت بۆ ڕاستکە فەرموودی ئێوەکو نوێنەری ئێوەکو نوێنەرانی خەڵک نوێنەری خەڵکی کوردستان لەوەی کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان هاتبێ هیچ ئەوەی ئێمە بیستمانە وەفدێکی شاندێکی تازە لە دوای جەژن ئەگاتە بەغدا بەڵام تا ئێستا شاندەکە نەگەیشتووە بۆ ئەو قەزیانە دێ کە یەکەمیان مەسەلەی قەزەکانی هەرێمی کوردستانە دووەمیان مەسئلەی نەوتە کە چەند ڕادەست بکەن سێمیان مەسئلەی پشکی بودجەی هەرێمی کوردستانە ئایا گەر نەوتەکە ڕادەستکەن چەندی ڕادەستکەن چکە ئەوانەی با بڵێن لە عێراق جۆرێک لە ئینسافیان تایە لە ناو لیژنەی مالیە ئەڵێن ئەگەر هەرێمی کوردستان هەموو نەوتەکەی ڕادەستی حکوومەتی اتحادی بکە ئەبێ پشتی هەموو کۆمپانیاکانی بدەینێ ئەوانە قسەیەکی دیان ئەڵێن ئەگەر پشتی کۆمپانیاکانی لێ دەرکرێ مەسەن حکوومەتی هەرێم ئەبێ وەسیقەیەکمان باتێ کە بڵێ پشتی کۆمپانیا نەوتیەکانم ئەوەندەیە چکە بە نەودەیدا هەرێمی کوردستان لەو 420,000 خەبەر هەیە تا 460,000 هەندێک هەواڵباز لە 480,000ەکەن حکوومەتی اتحادی باسی لە 500,000 کرده بوو کە 250 پشتی کۆمپانیاکانە
جاری پێشوو لەسەر ئەساسە 250 قبول کرد و 250شی ئەمێنێتەوە بۆ فرۆشتنی هەرێم بۆ یەوتیان 250کەی تری با بە پشتی کۆمپانیاکان کە نەوتیان تەسلیمەکە 250کەی تری تەسلیمکە کەواتە ئەو نەوتەی کە هەرێم هەناردەی ئەکا ئەبێ لە وەسیقەیەکی شەفافە لەگەڵ عراقیەکان باز بکرێت چونکە ئەوان بە قسەی شەفەی ئێستا قەنەعەتیان نییە چونکە لە ڕێگەی مینای جیهان و متابعەوە کرێ هەرێم چەندێک نەوت هەناردەکە چەندێک بۆ ئیستیهلاکی مەحەلی لە ناوخوا تەوزیعەکەوە چەندێکیش بە تەنکەرە ڕاتە ئەم لاولە بۆیە ئەوان لە تێگڕای نەوتی هەرێمی کوردستان ئەیانەوە بزان هەرێمی کوردستان چەندێک ئەدا بە کۆمپانیان نەوتیەکان لە ڕاستیا ئەوەی کۆمپانیان نەوتیەکانیش ئەم قەزیە لە 2009 بەردەوامە ئەم قەرزانەی کۆمپانیان نەوتیەکان یعنی 10 ساڵی ڕەبقە ئایا قەرزی ئەم کۆمپانیانە چەندێک بووە چۆنە حکوومەتی عراقی لەوە ناچێ ئەوەندە سادە ئەو بابەتێ بەسەرا تێپەڕێ هەر کۆمپانیایە کە عەقدی لەگەڵ هەرێمی کوردستان کردووە کە استیکشافی بۆ بکە دوایی بیر لێ بدا اینجا دوایی دەرهێنان بکە اینجا دوای مارکتین بکە و بیفرۆژێ ئەمە کولفەی چەند بووە لەم کولفە هەرێمی کوردستان لە 2009 هەندێک لە گرێبەستەکانی کردووە لە 2010 کردوێتی لە هەر چەند کردوێتی ماوەیەکی پێچوە ئایا لە ماوەی ئەم فترە زەمەنیە نەوتی کولفە کە ئەمە تەقسیماتەکەمان بەو شێوەیە لە هەموو 100 بەرمیل 10 بەرمیلی بۆ ڕێعە 90 ئەمێنێتەوە لەو 90 یا 20 بە 80 یا 30 بە 70 بە پێی ئارفاکتەرەکە نەوتی کولفە جیاکرێتەوە باقیەکەی ئەمێنێتەوە بە نەوتی ڕبح لە سا 20 بێتە نەوتی کولفە لە سا 80 بێتە نەوتی ڕبح یاخود لە سا 30 بێتە نەوتی کولفە لە سا 70 بێتە نەوتی ڕبح لەو نەوتی ڕبح دیسانە و کۆمپانیایە تاوەکو قەرزەکەی وەرەگرێتەوە شەریکە کە قەرزەکەی وەرگرتەوە اینجا حسەکە هەموو ئەبێتە هی حکوومەتی هەرێم ئایا حکوومەتی هەرێم لەم عەقدانەی کە کردوێتی کە 58 عەقدە چەندێکیان قەرزەکانی تەواو بووە مەسەڵەن نەوتی کولفە تەواو بوو ئێستا کاملەن هی خۆیەتی ئەمە لەوەچێ شەریکاتی دەولی بووە بۆ تەدقیقی ئەم بابەتە چونکە شەریکاتی دەولی ئەڕوا پرس بەو کۆمپانیایە کە ئایا تۆ ئەم عەقدە کردووە لەگەڵ هەرێمی کوردستانە تەمەن دەوای عەقدەکەکان ئەم عەقدە بۆ ماوەی ئەوەندە ساڵە لەسەر و ئەساسە نەوت دەرهێنراوە داتای دەرهێنانی نەوتەکەت چەندێکە و چەندێکی هەڵگرتووە لە باتی نەوتی کولفە و چەندێکی ماوەتەوە بە نەوتی ڕبح ئەمە ئەو فەنیاتەیە کە بەڕێز کاک سەفین دزەی باسیەکە کە فەنیاتێکی زۆر ورد و معقەدە پێچی عراق پەنابەرێتە بەر شەریکاتی دەولی بۆ تەدقیق و سێ شەریکەی دەولیمانەیە KPMG هەیە کە زۆرترین تەدقیقاتی عراقەوەی کە شەریکەی ئەوەی لە هەرێم هەیە دیلۆیت هەیە لە هەرێم تەدقیقاتی دەولیەکە شەریکەی ترمان هەیە ئەرنست هێمنغوای ئەو سێ شەریکە عالمین و مصداقیەتیان هەیە لە عالمە عراق زیاتر مامەڵە لەگەڵ KPMG-ەکە زۆر باشە مۆس ئەحمەد باس دەوا کرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت لەگەڵ ناوەندا کە دابنیشێت باز لەوە بکات بەشێک لە داهاتەکانی تر جگە لە نەوت بۆ هەرێمی کوردستان بێ ئەتوانێت ئەو داهاتانە گلداتەوە بۆ خۆی مشکلە ئەوەیە هەرێم ئەوێ چۆن مامەڵە لەگەڵ عراقا بکە ئەو مامەڵەی کە خۆی لە ناو خۆیان ئایکا ئەوێ هەمان مامەڵە لەگەڵ عراقا بکە بە بڕوای من ئەوە ناچێتە سەر چونکە عراق ڕاستە عراق وڵاتێکە لە دەولە العەمیقایە نەخێر هەندێ مەرحەلە چۆتە مەرحەلەی لا دەولە عراق لە مەسەلەی شەفافیەتە وڵاتێکی ناشەفافە لە مەسەلەی فەسادە لە ئاخری پێوانەیەکان دێک کە سێم وڵاتە شەشەم وڵاتە 168مین وڵاتە لە 190 وڵات ئەمانە هەمووی واردن بەڵام عێراق کاتێک کە دێتە سەر مەسئلەی داهات بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان طبقی قانونێکی پێوترێ قانونی ئیدارەی مالی لە قانونی ئیدارەی مالیە باز لەوە کراوە داهاتی ئیتیحادی ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەتی ئیتیحادی خەزانەی دەوڵەتی ئیتیحادی ئەبێ ئەو داهاتان چونکە کاتی خۆی کە هەرێم مامەڵەی لەگەڵ عێراقا کردووە نیزامی مەقاسەیان بەکارهێنا تەخمینی داهاتی هەرێمیانە کرد لەوێ لە بوجەکە دەرەکرا بەس ئێستا ئەو تەخمینە ناخوا ئەو تەخمینە ناخوا چونکە ئەیانەوێ بە دەقیقی بزانن داهاتەکانی هەرێم چەندێکە چۆنێکە چونکە ئەوەی ڕاستی بێ مەسەڵەن قانونی تاریفەی گومرگی لە هەرێمی کوردستان جێبەجێکرێ کە گەورەترین زەرریاوە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی تیجارەت گوێزراوەتەوە بۆ جنوب بۆ چونکە فەسادێکی زیاد لە حەد لە مەنافیزی حدودیە هەیە ئەمەی کە ئێڵێم قسەی خۆم نییە قسەی کاظم العقابیە کە مدیری هەیئەی مەنافیزی حدودی عراقیە ئەڵێ لە سەعات 2 دوای نیوەڕۆوە منفەزەکانی بەسرە لە 9 منفەز 5 منفەزیان حکوومەتی تیان نامێنێ بە کەیفی خۆیان مەواد داخڵەکەن بە هەموو شێوەیەک ئەتوانن پارە بیت و کۆنتێنەر تێپەڕێنن ناوەڕۆکی کۆمپیوتەرەکە چیتیا ئەتوانن بیگۆڕن
بۆیە لەوێ گومرگ بە شێوەیەک لە شێوەکان کەم بووەتەوە گومرگیش لە هەرێم لەبەرەوەی بە نظامی کۆمپیوتەری ئەڕوا زۆر دقیقە ئەو مادەیەکەیت ئەتوانن سەیتەرەی بۆ دانێن و تەفتیشەکرێ بەڵام دوو گرفت هەیە لە حکوومەتی ئیتیحادی پارەکە بۆ تاجرە بچکۆلەکان و بۆ ئەوانەی کە لەوێ لە منفەزە حدودیەکان لە هەرێمی کوردستان پارەکە بۆ حیزبە حکومڕانەکان ڕوا کە وەزارەتی دارایی یا با بڵین ئاگاداری داهاتەکان نابین بەگشتی لەبەرەوەی دیوانی ڕقابەی مالیمان بە شێوەیەکی گشتی ئاکتیڤ نییە نەزاها ئاکتیڤ نییە و وەزارەتی دارایی وەزارەتێکی شەفاف نەبووە تا ئێستا سەرجەم داهاتەکان یەکلاکاتەوە بالعکس لە هەرێما شتێکە بۆ ناوی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ئەو هەموو سەرفیاتی حکوومەتی کردووە وەزارەتی دارایی لەوانەیە بە پشکێکی کەم ئەوەشمان لەبیر نەچێ بانکەکان منفەزە گومرگیەکان بە شێوەیەک لە شێوەکان بۆ دوو ئیدارەیی ئیشیان کردو مەسەڵەن منفەزەکانی سنووری ئیدارەی سلێمانی پارەکان نادۆتە ئەم بانکانەی لەم ناوچەن ئەوانەی با بڵێن ژێر ئیدارەی پارتی ئەوەمان لەبیر نەچێ ئەو سیستەمە گومرگیە تا ئێستا ئیبراهیم خەلیلی تیان نییە بۆ تیانی وەڵڵاهی ئەوەی کە من بیستم لە بەرپرسێکی حکومی کە ناتوانم ناوەکەی بێنم وتی بۆ معلوماتی تۆ مامۆستا کە ئێمە سیستەمێکی ئەلکترۆنی سەرجەم نقطە گومرگیەکانی بەستۆتۆ بە یەکەوە لە حدود چی داخڵکەین لە سنتەر لە جیهازی سنتەر دەرەکەوێ باستثنائی ئیبراهیم خەلیل والعهد على الراوي والله سەیرە زۆر باشە مامۆستا ئەحمەد سەبارەت بە دۆسەی نەوت و گاز و پرۆژە یاسایەکیش هەبووە لە بۆ ڕێخستنەوەی نەوت و گاز لە ئەنجومەنی نوێنەرە ئەم پرۆژە یاسایە بە چی گەیشتووە ئەگەر ئەم پرۆژە یاسایە ینی بچێتە بواری جێبەجێکردنەوە تا چەند نەوت و گاز لە هەرێمی کوردستان دەتوانرێت بۆ گشتی سوودی هەبێ بەداخەوە دوو بۆچوون هەیە لە عێراقا کە بۆچوونی زاڵ ئێستش لە مەجای داهات و کۆکردنەوەی داهاتە بەرەو سنتراڵایزیشن بەرەو ناوەندی بوون ئەچێ یا مەرکەزیەت ئەچێ کە ئەوەی قانونی نەوت و غازیش کە لە 2007ەوە لە ناو پەرلەمانی کوردستانە دەورە بە دەورە ئەڕوات و تەمریر ناکرێ پێچەوانەیە لەگەڵ نظامی مالیەی لامەرکەزی مەسەڵەن وڵاتێکی وەکو کەنەدا ئەقلیمەکان نەوتیان هەیە بەڵام ئەو نەوتەی لە ژێر خاکی هەر هەرێمێکا بێ خۆی مامەڵەی پێوەکە بەڵام داهاتەکەی شەفافە بەڵام ئەگەر نەوت لە ناو دەریای کەنەدیا بێ دەریاکە لە بەرەوەی ئیتیحادیە ئەوە داهاتەکە یەگەڕێتەوە بۆ ناوەند ئەوانەی کەوا ئەو یاسایان نووسن هەمیشە هەوڵی ئەوەیان داوە طبقی دەستور کە تحلیلێک کراوە بۆ دەستوری عراقی کە مادەی 111 دەستورە و مادەی 112 دەستورە هەرێم بە شێوەیەک تەفسیری کردووە بەغدا بە شێوەیەکی کە تەفسیری کردووە بەغدا بە شێوەیەک تەفسیری کردووە لە مادەی 111 لە نەوت و غاز ملکی گەلانی عراقن ئەمە قسەیەکە و هیچ غوبارە بەڵام مادەی 112 دوو فەقەرەیە فەقەرەی یەکەم باسی حقولی حالیەکە فەقەرەی دووەم باسی حقولی مستەقبەلیەکە حقولی حالی ئەڵێ ئیدارەی دەوڵەتی ئیتیحادیە بێ ئیدارەی ئەو حەقلانە بدا کە ئەڵێ ئیدارەی بدا واتە داهاتەکەیشە بێ بگەڕێتەوە بۆ ئیتیحاد لە حقولی مستەقبەلیە باز لە کەلیمەی مەعەنەکە یعنی هەردوو هەرێم و محافەزە و حکوومەتی ئیتیحادی بەیەکەوە بڕیار لەسەر ئەو سیاسەتە بدەن تا ئێستا بەداخەوە ئەم بڕیارە بەیەکەوە نەدراوە بۆیە هەرێم کاتێک کە گەڕاوە بە دوای نەوتە لەگەڵ عێراقا با بڵێن لە کێشا بۆیە پەنای بردۆتە بەر گەڕان بە دوای نەوتە دوای بیری لێداوە دوای دەری هێناوە دوای فرۆشتوێتی هەموو ئەم پرۆسێسە بە کەلیمەی مەعەنا نەڕۆیشتوە ینی بە هەماهەنگی نەڕۆیشتوە بۆیە عێراق لەو مەرحەلەیە قانونی نەوت و غازەکەی تا ئێستا ژوادا ڕێژراوە کە بە شێوەیەکی مەرکەزی ئەکرێ ئەو قانونی نەوت و غازە بە شێوەیەک دابڕێژێ کە نەوتی هەرێم لە ناو پرۆسەی کوردستانە بە ئاراستەیەک بڕوا کە هەرێم بتوانێت گرێبەست بکات بەمەرجە گرێبەستەکە شەفاف و حکوومەتی ئیتیحادی یا پەرلەمانی ئیتیحادی یا پەرلەمانەکەی خۆمان چکە پەرلەمانەکەی خۆشمان ئاگای لێ نییە ئەمان ئەگەر بە شەفافێتم گرێبەستانە بکرێ بزانین گرێبەستەکان لەگەڵ کیا کراوە ساڵەکەی چەندێکە کولفەکەی چەندێکە هەموو ئەو وردەکانیانەی لە ناو پرۆسەی نەوتە هەیە ئەکرێ ئێمە قانونێکی نەوت و غازمان هەبێ کە ئیدارەی هەموو نەوت و غازی عێراق بدا بە هەرێمی کوردستان شو بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان کە عێراق قانونی نەوت و غازی نەبووە تەوسەیە کراوە بۆ هەرێمی کوردستان کە مادەم قانونی نییە
حکوومەتی اتحادی تۆ فریاب کە و قانونی نەوتوغازی خۆت با بڵێن هەبێ. هەرێمی کوردستان لە 48 ساعتە هیچ قانونیەوە نەسەریان نەڕۆیشتۆ بێزگە قانونی تازەکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم لە 48 ساعتە قانونی نەوتوغاز لە هەرێما تێپەڕێنراوە. لە هەر حاڵەتێکە ئەگەر سەلاحیات حەسری نەبوو، ئەگەر سەلاحیات مشترک بوو یا نەخێر سەلاحیات بۆ ئەقلیم بوو یاچی، ئەگەر قانون لە ئەقلیم هەبوو لە بەغدان نەبوو لە دەوڵەتە ئیتیحادیەکە ئەوە ئەولەویەت بۆ قانونی هەرێمە. ئێستا هەرێم با بڵێن ئەو فترەیە بەو تەوسیەیەشی کردو قانونی نەوتوغازی هەیە لەسەرم ئەساسە توانیوێتی نەوت دەربێنێ و تا ئەندازەیەک بیفرۆشێ. بەڵام لەوە ناچێت ڕێگریان لەمە کردوێت چونکە لەناو موازنەی اتحادیە من بە حکمەوەی دراسی زۆرم کردووە لەسەر موازنە کۆمەڵی فەجواتی قانون بۆشایی قانونی تایە موازنەی اتحادی لە 2006 تا 2019 کە هەرێم ئەتوانێت ئیسرادەی باشیان لێ بکە بۆ مەسەلەی قانونی نەوت کە ئەگەر پێویست کرا و حکوومەتی هەرێم داوای کرد ئەو بۆشایانە یەک بە یەک دەستنیشانەکەین بۆ ئەوەی بتوانێت لە تەفاوزا بەکاری بێنێ. بەڵام ئێستا ناتوانی باسی لێرە تەفسیلی ئەوێ شوێنی باسکردنی نییە. ئەگەر هەرێمی کوردستان لە مەسئلەی قانونی نەوتوغازا سەرکەوتوو بێ عێراق چۆ ئەو دیوی سەرکەوتنەکەی لێگرتووە ئەو تا سکاڵای لەگەڵ لە دژی تورکیا تۆمار کردووە بەوەی کە ڕاستە ئەم لەوانەیە بۆی هەبێت لە ڕووی قانونیۆ دەرباز بێ لەو مەسەلەیە. بەڵام لە ڕووی ئەوەی کەوا ئەو دەوڵەتەی نەوتەکەی لێکڕیوە کە تورکیایە ڕێگەی لەو بابەتە گرتووە لە کوێش لە دەوڵەتێکی ئەوروپی فەڕەنسا کە زۆربەی قوانین لە دنیا بە زمانی فەڕەنسی یەکێک لە زمانەکان کە پێ نووسێتەوە زمانی فەڕەنسیە کە زمانی قانونە. بۆیە هەرێمی کوردستان ئەگەر بیەوێ بە هەماهەنگی چونکە ئەوەی کەسێکی بێلایەن ئەمە یەکلا نەکردو دەرنەچوونی قانونی نەوتوغاز لە عێراقا هۆکارەکەی کێیە. هەندێک لەوانەی نووسەرن لەسەر پرۆسەی نەوتی هەرێم کۆمەڵێک ناو هەن لەوێ کە زیاتر ناوبانگیان هەیە ئەو ناوانە هەموو باز لەوەکەن کە هەرێم بووەتە هۆکار یان نوێنەرانی هەرێم نیانێشتۆ قانونی نەوتوغاز لە عێراق دەرچێت. ئەڵم کەسێکمانەوێ بێلایەن بێ لەو قەزیەیە بۆ ئەوەی زوڵم نەکەین لە هەرێم و با بڵێن حقیقەتەکە بۆ خەڵک دەرکەوێت. لە ڕاستیە من ئەگەر بمزانایە خەتای کاملایە بەڕاشکاوە مت خەتای عێراقەیە خەتای هەرێمی کوردستان بەڵام بێلایەنێکمان دەست نەکەوت لەوێ ئەڵێن خەتای هەرێم بووە لێرەش ئەڵێن نەخێر عێراق خۆی نوێنەرانی هەرێممان بینی ئەڵێن نەخێر بەڕیرەکان کامیان بەخۆترن. لە ڕاستیە ئەگەر قەزەیەکی سیاسی وەرگیرابێ هەرێم پێی باش بۆ عێراق قانونی نەوتوغازی نەبێ بۆ ئەولەویەت بۆ قانونەکەی خۆی بێ. باش ماوەسا پرسیاری جەوهەریمانەوەی کە هەرێمی کوردستان تا ئێستا بودجەی نییە، بودجە لە پەرلەمان تەصدیق ناکرێ تا چەند ئەمەش خۆی خەلەلە لەوەی کە هەرێمی کوردستان واوەیلایەتی لەوەی کە ئەم مانگەنە ئەم مانگە موچی لە بەخەوە ئەبڕدرێت. ینی ئەمەوێت پرسیارەکەوا لێ بکەم تا چەند ئەمەلبەخشە جارەبا نەچینە سەر بودجەی 2020 ئەمەلبەخشە لەوەی کە موچە و بودجە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت لەوەی کە تەصدیقراوە تا کۆتایی 2019. من لە مانگی 12 ساڵی 2019ەوە هەژدەوە واتە لە مانگی یەکەوە کە موازنە تەصدیق کراوە ئێستاشی لەگەڵا بێ هەمیشە تاکیدم لەوە کردوتەوە کە ئەوەی لە ناو موازنەی 2019 تەصدیق کراوە بەردەوامە بێ. ئەی سەبارەت بەو موچەی فەرمانبەران بەردەوام ببێ. موچەی پێشمەرگەش ئەبوایە بەردەوام بواە کە پێم وایە پرسیارت هەیە لەسەر و بابەت. بەڵام تا ئێستا موچەی پێشمەرگە نەنێراوە. ئەوەی کە لە ناو چوارچەوەی قانونەکە هەیە ئەتوانن عەرقەلەی بۆ دروستکەن بەوەی نیسبەتی زەرەری لێ دەرکەن. ناتوانن بە تەوری کولی قەتعیکەن. ئەتوانن کەمیکەنەوە. بەس ناتوانن قەتعیکەن. بەڵام ئەگەر لەم لاوە قەتعیکەن لەو لاوە ئێمە بودجەی پێشمەرگە ئەتوانین بۆ نیزاع لە بینی دووینا حکوومەتی اتحادیە ئەتوانێت پەنابەرێ بۆ مەحکەمەی اتحادیکەوە تەصدیق کراوە و حکوومەتی اتحادی تا ئێستا ملزەم نەبووە پێی. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە موچەی فەرمانبەران تا سیوێکی 12 قانونیە و ئەگەر نەدرێ حکوومەتی اتحادی ئەتوانێت حکوومەتی هەرێم ئەتوانێت سکاڵای یاسایی تۆمار کاتچکەوە قانونە و نیزاع لە بینی دوو جیها حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەو نیزاع بباتەوە چکە لەناو موازنەکە هەیە و بەو شێوەیە. بەڵام کەمکردنەوەی زیادکردنەوەی ئەوە بابەتێکی باشە. بۆچی تا ئێستا موچەی پێشمەرگە وایە؟
موچەی پێشمەرگە تەمان لەناو موازنە هاتووە لە موازنەی وەزارەتی دیفاع 68 ملیار دینار تەرخان کراوە ماگانەواتە بە ساڵەکە کاتە 816 ملیار. پێش ئەوەی عوتڵی تەشریعی بە هەفتەیەک من 3 جار پرسیارم لە لیژنەی مالی ئاڕاستەی سەرۆکی لیژنەی مالی کردووە کە پرسیارمان بۆ بکات لە وەزارەتی دیفاع. دوجار نامەکە ڕۆیشتووە و نوسخەیەکیان بۆ نردوم کە داوا لە وەزارەتی دیفاعەکە بە سیغەیەک کە بۆ موچەی پێشمەرگە نەنێراوە تا ئێستا. بەڵام وەزارەتی دیفاع تا ئێستا وەڵامی ئەو پرسیارەیان نەدایێتەوە. خوازیارم لە دوای سێیمان کە ئەگەڕێنەوە متابعەیەکی ئەو وەڵامە ئەەکەم چونکە فعلەن موچەی وەزارەتی پێشمەرگە تا ئێستا نەدراوە. وەزیری دارایی خۆشمان وەزیری دارایی اتحادی مەفروض زوا بوو هەڵوێستێکیە بێت چکەوە لە چوارچێوە قانونی موازنات تەزیق کراوە. لەوە ئەچێ لەسەر ئەو ئەساسە ئەو بێدەنگیەی هەڵبژارد بێ کە مەبلەغی زەڕەرەکە لەم لاوە کەم نەکەن و چکە مەبلەغی زەڕەر لەم لاوە کەم کەنەوە لە بودجەی پێشمەرگە زیاترە بێ. ئەگەر ئەم موازنەی کرد بێ جیاوازە، ئەگەر ئەو موازنەشی نەکرد بێ ئەوە خەلەلێکە مەفروض وایە وەزیری دارایی وەڵامی ئەوەی هەبێ. سەبارەت بە باست لەوە کرد هەرێمی کوردستان بودجەی نییە. هەرێمی کوردستان ڕوبەڕوو ئاوا بە کابینەی پێشوو کاتێککە بۆ بودجەی 2017 و 16 و 15 کە لەوێ بووین ڕوبەڕوو پێمان وتن کە ئەوە مخالفەیەکی مالی زۆر گەورەکەن تا ئێستا یاسای بودجەتان نییە. بودجە لە 2013 نییە، لە 14 نییە، لە 15 نیان بۆ، لە 16 نیان بۆ، لە 17 نیان بۆ، لە 18 نیان بۆ، 19 شیان نەبوو. لە 2020 حکوومەتی عراق توانێ بەهانە دروستکە بۆ حکوومەتی هەرێم. لێرەوە حەزەکەم مەسیجەکەم گاتە حکوومەتی هەرێم. قانونی ئیدارەی مالی ئەڵێ حکوومەتی هەرێم ئەبێ بودجەی خۆی تەزیق بکات لە پەرلەمانەکە ئینجا بینێرێ بۆ بەغدا. اینجا دەرجەکرێ وەخرێتە ناو چوارچێوەی موازنەی اتحادیوە. یعنی ئەگەر حکوومەتی اتحادی لە بەهانە بێ ئەتوانێ ئەگەر هەرێم بودجەی مصدق کراو نەنێرە نەیخاتە موازنەوە. بۆیە ئەم مەسیجە زەرورە بگاتە بەرپرسانی حکوومەتی هەرێم لەناو قانونی ئیدارەی مالی. ئەمە زۆر بەنەس هاتووە لە مادەیەکە لە فەقرەی 8. هەڵێ موازنەی هەرێم بودجەی هەرێم بریتیە لە خشتەیەکی خەمڵێنراو لە داهاتەکان و خەرجیەکان کە تەزیق کرێت لە ناو پەرلەمانی کوردستانە دوایی ئەنێرێ بۆ وەزارەتی دارایی و تەخدید بۆ ئەوەی دەرس بکرێت لە ناو موازنەی اتحادی. بودجەی 2020 قانونە ئیتر بێ لەمە دواوا بکرێت. ئەگەر ئەم فەقرەیە چکە کات خۆی من زۆر هاوانم کرد کە ئەم فەقرەیە خراپ و مخالفەی دەستور چکە و مخالفەی دەستورە و عملی نییە، ناتوانێ هەرێم چکە بودجەی هەرێم احتیمالەکە سەر بودجەی عراق ناتوانێمە بکات. بەڵام بەرحاڵ یاساکە تێپەڕی لەبەرەوەی مخالفەکانی من با بڵین قسەیان زاڵتر بوو لەبەرەوەی گوێ زیاتر لەوانە گیرا بە حکمی ئەوەی ئەوان عایدی حکوومەتەکەی هەرێمی کوردستان و بازەکەی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بکات چکە نوێنەرەکانی لەو مەجالە ئەو فەجوەیانداوە بەدەست. هەرێمی کوردستان ئەگەر بودجەی نەبێ واتە دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان ناتوانێت تەقیقی هیچ حساباتێ بکە کە ئەمە مخالفەی مالیە هەندێک جار ئەبێتە جەریمەی مالی. بۆیە ئەگەر دیوانی ڕقابەی مالی ڕاپۆرت بدا بە پەرلەمان و پەرلەمان تەزیقکە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کابینەی پێشوو هەمویان ئەدرێن بەدادگا. ئایا شتی واکرێ؟ ئەکرێت بڕۆناک. زۆر باشە چونکە بەرپرسانی حکوومەتی هەرێم لە سەر و یاساوە. زۆر باشە. پێت وایە ماوس ئەحمەد تەمان پرسیارم هەیە بانەچینەوە سیاسەتەوە لێی گەڕێ موچە فەوتاوەکان ئەوانەی حکوومەتی ناوە نردوێتی و بەڵام لە هەرێم نەدراوە ئەو فەرمانبەرەی موچەی فەوتاوە و سەر بە دایرەی اتحادی بوو بێ. من ئەوەیان ناڵێم سەر بە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان هەر موچەیەکی فەوتاوە حکوومەتی اتحادی بەرپرس نییە لێی و باڵەکەی بە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێوەکو پەرلەمانتارانی عێراق نازان و پارەیە بۆ نەدراوە. ئەو پارەیە مەسەلەن بودجەی ئەم ساڵ کە لە 2019 دەستی پێکرد مانگی 5 ئێستا دراوە بەڵام عێراق 7 موچەی نردووە. 2 مانگ بۆ دیار نییە. لە حکوومەتی هەرێممان پرسیاڵەوە موچەی مانگی 11 و 12 کە مخالفەی مالیە چونکە ئەو موازنەی کە نێراوە بۆ هەرێمی کوردستان لە یەکی یەکۆیە بۆ سیوێکی 12 2019 کەواتە موچەی مانگی 1 و 2 و 3 تا 7 هەرێم 11 و 12 پێداوە 11 و 12 307 ملیاری بۆ هاتووە لە کابینەی عەبادیە. بەنەوتەکەی خۆیەوە بۆیە مەفروض وایە موچەی مانگی 11 و 12 لەوەی پێشوو بدایە کە نەیکردووە مخالفەیە. سکاڵان یاسایی لەسەر کێ تۆمارەکرێ ئالەم حاڵەتان نەختێک پرسە ئەبێ یاساییەکان باز لەو بابەتە بکەن. ئەوە اختصاسی من نیست. زۆر باشە. ناوبڕێکی کورتم هەیە ماوەس ئەحمەد دوجار دەچینە سەر کۆتا تەوەرمان لەسەر بودجەی 2020 کەمێک ئەوەسین با بزانیم بودجێ چیتیایە
و ئێوە وەکو لیژنەی مالی نوێنەرەکانی کورد چی ئەکەن بۆ بودجەی پشکی هەرێمی کوردستان. بینەرانی خۆشەویست، ناوبڕێکی کورت و ئەگەڕێینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی، گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان. ماوەس ئەحمەد پێش ناوبڕەکە ئەومود کە ئەم بەشەی ماومە لە بەرنامەکە تایبەتەکەین بە بودجەی 2020. هەڵبەتە جارە کاتیشی ماوە بودجە مەلامحەکانیشی دەرکەوێت، بەڵام ئەمەوێ بزانم کە تا چەند ئێوە وەکو لیژنەی مالی با لە ئێوە دەست پێ بکەم نوێنەرەکانی کورد لەو لیژنەیە هەنگاوی قورستان لە بەردەمانیە؟ ئەوەی ئەمە با بڵین تایتڵێکی ئەساسی قسە لەسەر بکەین کە بریتێلەوەی ئەوەی لە موازنەی 2019 ڕوویدا مستحیلە لە 2020 دووبارە بێتەوە. بۆچی؟ ئەوەی کە هەرێم نەود ڕادەست نەکا و پارەی بۆ بێ ئەستەمە ئەوە دووبارە بێتەوە، چونکە هەر دوای 15 ڕۆژ لە موازنە دوای با بڵین یەکەم موچە کە درا لە ناو لیژنەی مالیە دەنگی ناڕزایی بەرزبوویەوە هەستیان بەوە کرد کە جۆرێک لە قوبن، جۆرێک لە فێڵ، جۆرێک لە خەڵەتاندن ڕووی داوە کە هەندێک ئەرقامیان لێ گۆڕاوە. بۆیە هەر لەو بیدایەتەوە داوای ئەوەیان کرد کە تا مناقەشەی یەکەممان نەسەکەمان هێنایەوە دیسان وتمان نەسەکە بخوێنەوە، نەسەکە وازەحە چونکە تەفاوزمان لەسەر ئەو نەسە کردووە. هەرێمی کوردستان موچەی بۆ ئەڕوا بەبێەوەی نەوت ڕادەست بکە، بەڵام مەبلەغی زەڕەری لێبڕن، مەبلەغی زەڕەکەش تەقیمان کردووە ئەوە نایەکە. برادێک لە ئەندامانی لیژنە دکتۆرێکیان خوێندیەوەتی بەڵێ فعلەن ئەو نەسە ئەوەڵێ کە کراوە، بەڵام گەڕان بۆ تەویلی نەسەکە.
تا ئێستا سەرکەوتوو نەبوون لە تەویلی ناسەکە 453 ملیارەکە هەردێت. ئەمە ئەو تایتڵە فراوانەیە کە بێ هەرێم لەمە تێبگا بودجەی 2020 ئەستەمە وەکو بودجەی 2009 دەبێ. ئەی ئەکرێ چی بکەین؟ ئەکرێ هەرێمی کوردستان کە بیستومە وەفدێکی فەنی لە وەکیل وەزیرەکان، وەفدی فەنی بریتیە لەو کەسانەی کە مختصن لەو مەجالە، لە مەجای موازنە و خەڵکانەی کە پێشتر لە وەزارەتەکانی دارایی بوون، چ لە دارایی هەرێمی کوردستان چ لە دارایی ئیتیحادی و کوردن، ئەوانە شارەزای کون و کەلەبەری موازنە هەن. تەسکەی ئەویان ناکەم کە خەڵکێکی با بڵێن عیار بە سوچوارە ئەوانن، بەس من ئەتوانم بڵێم ئەمانە شارەزای کون و کەلەبەرەکانی موازنەن و زۆر چاک ئەتوانن مراوەغە بکەن و تەفاوزێکی سەرکەوتوو بکەن بۆی دوای سیاسیەکان ئەو بابەتە بکەن. جامە ئەماناکرێ ئەندام ئەوە پێشنیارە بۆ حکوومەتی هەرێم. ئەوەی ئەمێنێتەوە ئێمە وەکو ئەندامانی لیژنەی مالی، ئەگەر هەرێمی کوردستان شەفافانە مامەڵە نەکان ناتوانین دیفاع بکەین. ئەگەر نەزانین لەسەر چی مفاوەزاتەکە، من نەزانم لەسەر چی مفاوەزاتەکە، لەسەر چی دیفاع بکەم، لەسەر چی بەڵگە بدۆزمەوە. بۆیە ئەبێ ئەندامانی پەرلەمانی ئیتیحادی سەرجەم فراسیۆنەکان ئاگادار بن لە مەسیرەی تەفاوز. لانی کەم سەرۆکی چەند فراکسیۆنێک با لە تەفاوزەکە وەکو مراقب دانیشن. ئەگەر نیزاعیان لەگەڵ من هەیە وەکو شەخصی، من ناسمە هیچ تەفاوزێک نەحەزم لە هیچ شاندێک هەیە. بۆ نیزاع هەیە هەست پێکرد هەیە نیزاع هەیە لەگەڵ، بەڵام بە ئەندامانی لیژنەی مالی لانی کەم ئەو 5 کەسە کە 5 کەسین، ئەو 5 کەسە 4یان لەوێ ئامادەییان هەبێت چونکە ئەمانن دوجار دیفاعەکەن لە پرۆژەیان سەر. ئەوە خاڵێکە کە زۆر بەلای منەوە گرنگە بۆ ئەوەی ئەمانە نوێنەری لانی کەم حیزبە سیاسیە بەشدارەکانن. هەرێمی کوردستان کێشەی هەیە لەسەر کۆمەڵێک شت. یەکەمیان قەرزە. ئەوێ ئەم قەرزانە عێراق تەبەنی بکە. بە بڕوای من قورسە خوازیارم عێراق تەبەنی ئەم 4 ملیارەی هەرێمی کوردستان بکە. چونکە قەرز لە حکوومەتی ئیتیحادیە بە دوو پرۆسێس هاڕوە. پرۆسێسی یەکەم ئەبێ مەشروعێکی قانون بێتە پەرلەمان و خوێندنەوەی یەکەم و دووەم و راپۆرتی بنووسێ اینجا تەزدیق بکرێ، حکوومەت بۆ هەیە و قەرزە وەرگرێ. پرۆسێسی دووەم نەخێر لەناو موازنە ئیتیحادیە تۆمار بکرێ کە حکوومەتی ئیتیحادی ئەوەنە قەرز وەرەگرێ، ئەبێتە قانون. قەرز نەبێتە قانونی ئیتیحادی، حکوومەتی ئیتیحادی ملزم نییە بەدانەوەی. قانونی ئیدارەی مالی باز لەوەیەکە هەرێمەکان لەگەڵ محافظات بۆیان هەیە قەرز بکەن بە مەرجێ حکوومەتی ئیتیحادی رازی بێ، بەس خۆیان کولفەی قەرزەکە دەدەنەوە. حکوومەتی ئیتیحادی چۆن ئەچێتە ژێرباری قەرزێک کە نازانێ مەبلەغەکەی چەنە، نازانێ عمولەی چەند بووە، نازانێ فائیدەی چەنە، نازانێ نسبەی تەجیلی چەنە. مەسەڵەن هەموو قەرزێک دێت ئەمانەی هەیە. تەفاوزی ئەوەلی هەیە مەبلەغی قەرز، نسبەی فائیدە، نسبەی عمولە، نسبەی سەماح چەند ساڵ دوای ئەوە دەسەکەی بە قەرز هەیانە ساڵێکە هەیانەگاتە 5 ساڵ. دوایی زۆربەی قەرزی حکوومەتی ئیتیحادی یا قروزی دەولین یا قروزی مؤسساتین. قروزی دەولی و قروزی مؤسساتی دەولی یعنی قروزی حکوومەت بۆ حکوومەت، مؤسسەی دەولی بۆ حکوومەت، هیچیان لە ساسێ تێپەڕ ناکەن. قەرزەکانی هەرێم لە ساس چەنن، چونکە هەرێم وڵات نییە تاوەکو حکوومەت یا مؤسساتی مالی قەرزیان دابێتێ. کەرتی تایبەت قەرزیان داوە بە هەرێم. بۆیە کەرتی تایبەت کاتێک قەرزەدا هەر قەرزێک ڕیسکی زۆر بێ فائیدەی زۆرە. بۆ دوو شخصی تەبیعی. ئەگەر شخصەکە کە ڕوات قەرزەیەکا لە کەسێک، سەیری ئیمکاناتی ئەم شخصەیە کابزانێ ئەتوانێت چەندێک مانگانە قەرز بداتەوە. کاتێک کابرایەک سەرمایەدارە، دوکانێکی هەیە، مامۆستایەکی وەکو جەنابەچێ شتێک ڕێ بە قەرز. لە یەک کاتە ئەگەر ئەم خاوەن دوکانە تاقمێ قەنەفە و ژوورێکی خەوتن و تاقمی مێزی نان خواردن و سیارەیەکی بە قەرز باتێ، ئەم تاجیرە فاشیلە، چونکە ئەزانێ ئەم مامۆستایە موچەکەی بەشی ئەوە ناکاوەندە قەرز باتەوە. حکوومەتی با بڵێن ئەو مؤسساتە کەرتی تایبەتانە کاتێک قەرزەدەن بە هەرێمی کوردستان یا بە هەر مؤسسەیەک سەیرەوەکەن بزانن
داهاتی ئەم قەرزە چەندێک دەتوانێت بگەڕێنێتەوە لە ماوەی چەند ساڵا بگەڕێت چونکە تا سەرمایە تەجیل بێ نسبەی فایدە زیاتر بێت بۆیە 24 ملیار بە ئاسان حکوومەتی ئیتیحادی بڕوان ناکەم بچێتە ژێرباری کە خوازیارم بچێتە ژێرباری بەڵام با بڵێن فەجوەی قانونی هەیە کە حکوومەتی هەرێم ئەتوانێت ئیسفادە لەم فەجوە قانونیانە بکە من لە کاونتەکەی خۆم نووسیمە یەکەمیان احتیاطی نەقدی فیدراڵیە کە بە داتا و بەیانات ئێمە لامانە ئەیان دەینێ بۆی ئیسفادەی لێ بکەن دوو مەسلەی ئەو قەرزانەی کاتی خۆی کراوە چۆن بەکارهێنراوە و چۆن کراوە حکوومەتی هەرێم ئەتوانێت لەم دوو منفەزەوە داخڵ بێت لە تەفاوزە کاتم زۆر کەمماوە ماوەسا ئەحمەد بەس ئەمێ بزانم بودجەی 2020 چی بکرێت چۆن بکرێت بۆ هەرێمی کوردستان و خەڵکەکەی سوودمەند دەبێت بودجەی 2020 لە ئێستادا لە مانگی لە 15 دەست پێکراوە ئێمە لە لیژنەی مالی سێ کەس مشارەکەی استراتیجێتی موازنەکەن موازنە استراتیجەکەی تەواو بووە لە 15 حوتا ئەبێ ئەو قەزەیە تەواو بێ لە 15 هەشتا ئەبێ وەزارەتی دارایی گەڵاڵەی پرۆژە یاساکە بکات لە 15 نوە تقریبا لە ناوەڕاستی مانگی نوە ئەبێ پرۆژە یاسای بچێتە مەجلیسی وزەرا لەوێ تەصدیق بکرێت بە حزوری هەموو وەزیرەکان ئەو کاتە بێ حکوومەتی هەرێمیش حزوری هەبێ نوێنەرەکەی یا مەسن قەرار وابوو کە وەزیرێک هەبێ نوێنەری حکوومەتی هەرێم بێت لە حکوومەتی ئیتیحادی کە بە ڕێز خالیشوانی بوو ئەبێ ئەم وەزیرە بزانێ حیسەی هەرێمی کوردستان چەنە بۆ ئەوەی لەوێ یا دەوای زیادە بکە یا تەحەفوزی لەسەر بنووسێ کە لەوێ تەصدیق کران بوو بە پرۆژە یاسایی حکوومەت اینجا لە کۆتایی مانگیدا لە دەیدا تا 20دا ئەگاتە حکوومەتی ئەگاتە پەرلەمان لە پەرلەمان 80 ڕۆژی ئەوێت تاوەکو مناقەشەی قەزەیەکە و تەصدیقێکە و ئەبێتە مەشروع ئەبێتە قانونێک و ملزەمە بۆ هەموو هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی 2020 ئەبێ حزوری بەردەوامی هەبێ بەوەی وەفدەکانی هەرێمی کوردستان تا ئەگاتە گەڵاڵەکردن ئەبێ بەردەوام لەگەڵ حکوومەتە دانوستان بکەن و داتا و بەیاناتی خۆیان ڕێک و پێک بکەنەوە کە گەیشتە پرۆژە یاساکە ئەبێ وەزیرەکانمان لە ناو کابینەی حکوومەتی ئیتیحادیە دیفاعی با بڵێن سەرسەختانە بکەن لە پشتی هەرێمی کوردستان چونکە دوایی قسەیان لەسەر ئەەکەین کە ئەم وەزیرانە مجرد ئیمزایان کردووە چونکە من بودجەی 2014 لایە 400,000 بەرمیل دانراوە لەسەر حکوومەتی هەرێم 5 وەزیر کورد لەوێ بوون سییانیان ئیمزای کردووە دوانەکەی کە لەوێ نەبوون ئەگیناوانش قەناعەت وایە ئیمزایان کردایە لە کاتێکە ئەزانن کە حکوومەتی هەرێم ناتوانێت 400,000 بەرمیل با لە 2014 ئێستا 250,000دا لەو کاتە چۆن نەیتوانی نادا ئێستا 250,000 نادا و کاتە ئیمزایان بۆ کردووە کاوە نادا نوێنەری هەرێم ئەبێ کۆنتاکتی بەردەوامی هەبێت لەگەڵ پەرلەمانتارەکانە بە تایبەتی ئەندامانی لیژنەی مالی بۆ ئەوەی بزانن ئەو فەقەرانەی کە دانرێ لە موازنە مناقەشەی ئەوێ تعدیلی ئەوێ ئەبێت لەو تعدیلانە هەرێمی کوردستان ئاگادار بێت چونکە بودجەی 2019 ئەو نوسخەیەی کە هاتووەتە پەرلەمان ئەو نوسخەیە کە خوێندنەوەمان بۆ کردووە ئەو نوسخەیە نییە کە دەنگمان لەسەرداوە گۆڕانکاری تیا کراوە دوای تێپەڕێنراوە ئەو نوسخەی دەنگمان لەسەرداوە ئەو نوسخەیە نییە کە بڵاو بۆ تۆ لە وەقای عێراقا کە ئەمە لیژنەی بۆ پێگەێنراوە ئەو نوسخەی کە بڵاو بۆ تۆ ئەو نسخەیە نییە کە تەطبیقەکرێت لە ئەرزی واقعە بۆچی وایە ئەمانە گرفتێکن لە ناو حکوومەتی ئیتیحادیە هەیە بۆ نمونە ئاخر نسخەی یەکەم و جارە نسخەی غەیر مصدق کە هاتبوو بەدەست من گەیشت باسی بودجەی هەرێمی بە هیچ شێوەیەتیانە بۆ ئەو فەقەرەی جیمە نسخەی یەکەم کە خوێندنەوەی یەکەم و دووەم کراوە بە هیچ شێوەیەتیانە بوو ئەو نسخەی کە هاتووە تعدیلمان لەسەر کردو ئەو نسخەیە تیا بووە ئەو نسخەش لە وەزارەتی داراییەوە ڕاستەوخۆ هاتووە بۆ پەرلەمان بە ئەنجومەنی وەزیرانانە ڕۆیشتووە کە ئەوە نەیانویست قسەی لەسەر بکەن بۆ چونکە خۆیان عیبدارە بوون لەسەر دوای کە تەصدیق کراوە کۆمەڵی فەقەرەی لێ گۆڕاوە لە ئەنجامی تەصدیقە ئەوەشی کە تەطبیقەکرێ غەیری ئەوەیە کە تەصدیقی لەسەر کراوە بە بەڵگەژە قسانە هاوڕێیانم ئەڵێن هیچ کاتە نەماوە گەر پرسیار زۆرە و پرسیاری هاوڵاتیانی شەیشەڵا بەشک و بەزووی مانگەکە بکەی بە 15 ڕۆژ گەنمی جوتیارانیش لە دەست پەرلەمانتاران نەماوە ئەبێ حکوومەتی هەرێم بیکاتە فەقەرەیەک لە دانوستانی خۆی ئەگینا جوتیارانی بەڕێز پەرلەمانتاران ناتوانیشتان بۆ بکەن ئەوەی توانیمان قرار بوو دەرمان کرد متابعە بوو کردمان وەزیری تیجارەت سێژا لەگەڵی دانیشتون ئێمە کوردەکان فراکسیۆنەکان یەکێک بە هەموو فراکسیۆنەکان دانیشتون لەگەڵی لای عادل عەبدولمەهدی هەمومان باسمان کردووە بە پەرلەمانتاران ناکرێت ئەگەر
وەفدەکەی حکوومەتی هەرێم نەیکاتە فەقەرەیەکی مفاوەزات و پێی لێدانەگرێ عادل عەبدولمەهدی ئەو پارەیە نادا. بۆیە داواکەم مەسیجەکەم گاتە حکوومەتی هەرێم و فشارەکانی جوتیارانش بۆ سەر حکوومەتی هەرێم بێ کە بیکاتە فەقەرەیەکی تەفاوزی خۆی. زۆر سپاس بۆ بەڕێز مۆسا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەم ئەڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵ زۆر سپاس. بینەرانی عەزیز تا ئەڵقەی ئایندە بەخوای گەورەتان دەسپێرم. کاتێکی خۆش.